ڕیشۆڵە ئەو باڵندە کۆچەریەی کە لە وەرزی سەوزی بەهاردا دەردەکەوێت و سروش جوانتر دەکات، بەڵام ڕاوچیەکان لە سروش دایان دەبڕن و ڕەوانەی بازاڕیان دەکەن. ئێرە سەر شەقامەکانی کەرکووکە، ڕیشۆڵە فرۆشتن بۆ منداڵان جێگەی کلێنس فرۆشتنی گرتووەتەوە. بۆمان دێنن سێ ڕیشۆڵە بە 1000، ئێمە دوانی دەفرۆشین بە 1000. بەدەیان ڕیشۆڵە خراببوونە نێو قەفەسی بچووکەوە بێ ئەوەی دانواویان پێ بدرێت، هەندێکیان هەر لە نێو قەفەسەکاندا مردبوون. ڕیشۆڵەکان هێندە گۆشتیان نییە تا بۆ خواردن بەکار بهێنرێن، باڵندەیەکیش نییە هاوشێوەی بولبول بۆ جوانی هەڵبگیرێت، بۆیە منداڵەکان زۆر بەکەمی لێیان دەکڕدرا، ئەوانەشی کڕیار بوون لەوێدا ئازادیان دەکردن. بەداخەوە زۆر بە ئاشکرا لە سەر جادەکان لە ترافیکەکان لەم ناوچەیە ئەم باڵندەیە لەلایەن مناڵانەوە بە تایبەت ئەفرۆشرێت کە ڕیشۆڵەیە. زۆر بەداخەوە مەترسیەکی گەورەیە بۆ سەر باڵندەکان بە تایبەت لەم فەسڵەیە و هیچ نابینم هیچ ڕێکخراوێک پارێزگاری لەم ئاژەڵانە بکات لە پاراستنی ئەم ئاژەڵانە و هەروەها من لایەنێکی سلبی ئەبینم لەمەیە کە مناڵان فێر ئەکرێن ئازاری ئاژەڵ بدەن، مناڵان فێر ئەکرێن کە ژینگە تێک بدەن کە ژیان لە ئاژەڵ بستێننەوە. ضرورە ڕێکخراوەکان کار لەسەر ئەمە بکەن بۆ نەهێشتنی ئەم دیاردەیە. ئەگەرچی بە سەدان ڕیشۆڵەیان پێبوو، بەڵام منداڵەکان خۆیان لە قسەکردن بۆ ڕاگەیاندن دەبوارد و نیان دەویست ئەو سەرچاوەیە بدرکێنن کە ڕیشۆڵەکانیان لێوەی بەدەست دەگات. ڕاوچیەکان دەیانگرن و دەیانهێنن لە بازاردا دەیانفرۆشن. خەڵکەکە ئیشی نییە چی بکات؟ عێراق هەمووی ڕیشۆڵی تێدایە و لە ناوچە چۆڵەوانەکانی کەرکووکیش هەیە، ڕاوی دەکەن و دەیهێنن لە بازار دەیانفرۆشن. سەرجەم ئەو منداڵانەی ڕیشۆڵەیان دەفرۆشت عەرەب بوون، هیچ ڕێگریەکیش لە بەردەمیاندا نەبوو بۆ زیندانیکردنی ئەو باڵندە کۆچەریە و کڕین و فرۆشتنکردن پێوەیان. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.